ام بابا لا بابا كان امر بمعروف نهي عن المنكر بيوتري باب الاحسان قبل الدعوه شاكا كردن بيش بانگواز كردن كتو شاكا كي لقال يكيكا بيجوي بانگي كي ولاي حقه او نظريه كي جوان لتو رغري الله مكابره شاكي مني او تا شاكي كي مادي لقال كردم كتو بيلي ورا بو اسلاميش قبول يكا او به هيچتي شاكي لقال كردو ميسه طبلي بام كابشتي كي خراب قبول يكا نمونه هي نوبه ثمامي كري اثال كاتك رسول الله صلى الله عليه وسلم يجري فرمي برم بدا چونکە ئەگەر بەرم نەدەی بمکوژی ئەوە کەسێ کوژی عشیرەتیە تقتل ذا دم عشیرەتمە داوای خوێن مەکەن ئەگەر بەریشم بدەی چەنێوێت دەمێ ئەگەر لە بەرامبەر ماڵا بەرمەدەی و ئەگەریش هەر بە چاکە و پیاوەتی بەرمەی چاکە و پیاوەتیەکە دێتەوە ڕێت ثومامە خاوەنی موقیفە بێ سێ ڕۆژ لەسەر یەک هەرە ڕوا بۆ لای وای پێڵێ ثومامە هەرە جوابەیە داتەوە ناڵێ مسڵمانە بن رسول الله صلى الله عليه وسلم فرمي برو عزاد بو هیچ شم ناوێ کە عزاد دەبێ ئەچێ خۆی شواویەتەوە بەردەمی شایەتمانێنێ مسڵمانە بێ ئەڵێ کاتە بۆ مسڵمان نەبووی هەرە قسەی دووبارە کردەوە ئەڵێ بۆی نەڵێن لە ترسا یاخود لەبەر بەردان مسڵمان بوو نەخێ ئەو چاکەیەم لە تۆ دی کە بەبێ هیچ بەرامبەرێ ئازادت کردم بۆم دەرکەوت دینەکەت ڕاستەوە هاتوومەتە ناو دینەکەت و قبوڵ یەکەم ئەوەی تر لەوێ واڕواتەوە بۆ مەکە بۆ عەمڕەکردن لە سەفەری عەمڕەکە ئەیبینن مسڵمان بووە لەبەیک اللهم لەبەیک ئەڵێ لەبەیک لا شەریکە لەبەیک ئەڵێ ئەمان زۆریان پێ ناخۆشە چونکە ئەوان شەریک بۆ خوا بڕیارە دەن پێڵێن ئەوە سەبەوتە بووی بە سابیئی یعنی مسلمان بووی لە ئەوان ئاوایانەوت بە مسلمانەکان وەکو تانە لێدان ئەویژە فەرمیەوە بە منەڵێن ئیسلام بەوە ناوە بن پێی ناخۆش ئاوە جق سالن برسول الله صلى الله عليه وسلم أفرمسون بخواتر جنمي يمامنا أبو قريش سروك هذا أرواتو يدنا على جنم بأبو قريش زوري بودينا أمان يريبوك برسول الله صلى الله عليه وسلم بشكم بثمام مبلي به على جنمي عن بوبه تروى ثمامي كوريا سال رسول الله صلى الله عليه وسلم ريبي هذا جنمي عن بوب نيره أم قصة زور بابتيتيا یەکێ لەوانە الإحسان قبل الدعوة وەکو باسمان کرد چاکەکردن لەگەڵ کەسێک پێشەوەی بانگی بۆ ئیسلامەتی وەکو رسول الله صلى الله عليه وسلم چۆن تەطبیقێکا یەکێکی تر لەوانە هەبوونی غیرەت لەسەر ئیسلامەتی لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکە مسلمان بووە چۆ بۆ عەمرە غیرەتی هەیە لەسەر دینەکەی بەڵام بە حسابی خۆی 70 ساڵە مسلمانە جوڵە ناکا بۆ دینەکەی هەیە غیرەت و شەهامەتێکی تیان نییە بۆی باشە بە دینی خۆش ێزانێ یەکێکی تر لەوانە کە بايكوت كردني كافر ومشرك نكالان بكري ونكالاشيان بو بنيري بوينا رحد ببن لطولي او سكاياتي او ضرباني كالإسلام يدن ثمامة كم كسواك جاوي ثمامة لشر يماميا كهمو هوزكي هوزي يماما دجي ابو بكر الصديق حالا قرينوا او بخويو كومالكي زور لهوزكي وديت درو دجي هوزكي خوي شركاته وسرخصني اسلام نا عليه مخاكي خوم ونتوي خوم وبرو باتالو معنا نا ولا من اسلام سرخه چدو بكش هوزكي خويا دجي چي دجي كفر بيناوي چي سرخصني اسلام بياوي راس ودروز اوا اجولته اگر مسلمان به او شهيدي شفره دواتر شهيد كدنا كشهيد شيروكي كتراويش اهلي بحرين يكوجن جاء اللي رباس يوما بوكا هندك هس مسلمان بێ لەبەر دەستکەوتی دنیای کەچی قیامەت بەدەسێنێ سەرەتا بەهۆی ئەوە ئیسلام وەرەگرێ بەڵام دوای حەقیقەتی ئیسلام ناسێ ئیتر دنیاشی لەلا بێنرخ ئەبێ و قیامەت بەدەسێنێ خەڵکی کە هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەیهێنن بۆ بەهەشت بەچی بە کۆتەوە فەرمێ الله جل جلاله پێ ئەکەنێ لە حاڵی کەسانێک کە بە کۆت و زنجیر ڕایانەکێشن بۆ بەهەشت علماء فرمون چون بكوت وزنجير رانا كيشن بو بهشت افرمي كابرا كافره باسيريه جرن لو باسيري رايا كيشنا مسلمانان لو مسلمان بيو مسلمان دقيب عباده بهشت هشت تماعي دنيا كاتا مسلمان دعي بابر بهشت انواع خلق هي يعني شوازكاني مسلمان بوني خلقي زوره هر يك شوازنيه دا بنيشي ترغيب وترهيب بو بهني تودلين رم كيبتنا الاسلام زوره
جاری واه هەیە ئەبۆ شێوە بەدیلی يعني ياخذ بفيديا ياخذ بەیەکێ لە شێوازەکە